سڵاوتان لێبێت ئەم کاتتان باش بنرانی بەڕێز دیارە پاشەوەی لەمەوەی 24 کاتژمێری ڕابردوو تیمەکانی سەر بە قایمقامێتی قەزای ناوەندی کەرکووک دایانە سەر بازاڕی حەسیرەکەی کەرکووکە با بازاڕی پیشەوەران ناسراوە داوایان لێیان کرد کە هاوشەوەی ماوەکانی ڕابردوو کە ناوچەکە چۆڵ بکەن بەرەو ناوچی پیشەسازی نوێ دوایەوەی کە ناچاریانی کردکە دوکانەکانیان داخن ئەمڕۆ وەکو دەربڕینی ناڕەزایەتیەک دوکانداران و پیشەوەرانی ئەم بازاڕە ڕێگاکەیان داخست ڕێگاکە کە بازاڕی حەسیرەکە بە گەڕەکی شۆرجا دەبەستێتەوە وەکەوەی کە دەبینن تیمەکانی سەر بە بەرگری شارستانی کەرکووک هاتوونە تێرە بۆ کوژانەوەی ئەو ئاگرە و داخستنی یاخودکردنەوەی ئەو ڕێگایی کە لەلایەن هاوڵاتیانەوە ئەو ناوچەیان گرتبوو وەکەوەی کە لە دیمەنەکاندا بینەمە ناڕەزایەتی دوکاندارانی ئەم بازاڕەیە بەرامبەر بە تیمەکانی بەرگری بەرامبەر بە تیمەکانی قایمقامێتی قەزای ناوەندی کەرکووک ئەوان بەم شێوەیە ناڕەزایەتی خۆیان دەردەبڕن و داواکەن کە بڕیاری گواستنەوەیان بۆ ناوچەی پیشەسازی نوێ لە بازار لە ڕێگای حەولی کەرکووک هەڵبۆشێتەوە. سڵاو دەبێ وەستا باشی قسە ناکەم با بزانین ئەم ناڕەزایەتی کە لێرە دروست بووە قسەی ئەوانەی کە خۆپیشاندانەکەیان ئەنجام داوە چییە؟ دیارەم بابەتە نوێ نییە چەندین ساڵە دووبارە بێتەوە. ماندوو نەبی بۆ دەستان کرد بە ڕگرتنی ڕێگاکە و سووتاندن و ئاگرکردنەوە چەند ئەمە هۆکارە بۆ ئەوەی کە داواکانتان بگات والله بڕۆ لای جەماعەت لە من وازمان لەبێت ئەمە شەق کوردای خۆی ئەوە حیسنایی کووردە ئاگە حیسنایی کورد نەبێ وا نابێ دەنگ من وەڵاهی دەنگ من زۆرە ئەمە کەم جاریانی ئەمە دووەم جاریان نییە ئەمە هەموو جارێ دێت ئاوا پارە وەرەگرێت و زاڵم من ئەمانە فرعونین ئەمە فرعونە ئەمە بەشەر نییە نعینالێ ئەمانە هەمووی یەکی چوار عایلە لەسەر هەر دوکانی وەڵڵای خۆم دوکانەکەم دوو عایلە لەسەرە نایبیر لەوە ناکاتەوە هەر لێ بڕۆ بۆ چۆ بڕۆم ئێدەورە گەراتم بۆ بکە حیسنایەکم بۆ بکە بام بڕۆم بۆ چۆ بڕۆم بەسەر لێ بڕۆ دەرچۆ سەقفەکە ناوەڵا قەناعەتمان نییە زانی بۆ کاکەین ئێمە نییە هیچ سەنعاتکار نییە ئەم گەرا سلێمانی هەمووی 100 نەفەر نیەتی باکەکەی هەمووی دەوڵەمەند و دزەکانە مەسا هەموو خۆمە ئەمە بابرە چاری مۆلیدە و چاری شارعەکانمان بە بکە پیسی هەڵمانی گردو هاتووە وەڵا ئێوە تەجاوزن ئەمە تەجاوز ئەمە تاپۆیە کاکە ئەمە تاپۆیە تەجاوزی چی وەڵا بڕم بۆ حیسناکە باشە حیسنان بۆ بکەرەوە با بڕۆم بۆ چۆ بڕۆم من نای بۆ چۆ بڕۆم بەس پێم بڵێ والله ئەمە نەخوا قبوڵێکە نە پێغەمە قبوڵێکە والله ئەمە زوڵمە لەم ملەتێکری نانی ئەمە بەچکەی فەقینی والله ئەمە ئەوە تا لە خوار و هین مدیر بەلەدەیە دوکانەکان دەبا پیاوە بڕوا لێ شۆفڵێکی لێدا باشە بەس بۆ گیان فەقیر خێرا باشە والله ئیسە کوڕی مەسوولی رێ بۆیان نەیتوانی بێ بزە دۆنە بەکەیف خۆی ئەم سەقفە بڕمێنە ئەوە برادرە سەیدێ مەعاید منە ئەوە مەرمێنە ئەوە بڕمێنە ئەمە قانونە ئەمە قانونە والله تر بڵێم چی دەسەڵاتمانێ بەس خوامانێ خوا بێتە هانامان هیچ دەسەڵاتێکمان نییە لەبەرەوەی ئەم مەسوولانە لە کورد و لە هەمووی دزن هەمووی شەریکن لەگەڵ ئەمە پارە وەرەگرێ ئەمە پارە وەرنەگراوانێ هەردوو سێ مانگزارێ پارەیە دەرن دەمی چەورەکەن دێ بۆ جارمان ئەوە جارەکەی تر عینەن هەر ئەم جارە ئەمە جارێتر خوا قبوڵ ناکات ئەوە ئەمە هەمووی کاسبکەرین هەمووی بەسکەی فەقیرین باشە والله خوا قبوڵ ناکات ئیتر دەسەڵاتی ئێمە بەس خوایە خوا گەورە بێ بەهانامانە هیچ دەسەڵاتێکمانێ لەبەرێ کەس لەگەڵ ئێمە نییە ئێمە بەسکەی فەقیر کەس لەگەڵمانە بزانێ کەسی هات پیشمان بگرێ هەموو ڕۆژە بەکەی خۆی دێتن دایخ من نازانم خەڵکی کەرکووک بۆ نەبێ غیرەت بووە
ڕەحیماوە خان خۆرمە ئێمە بە هەمومان ئەمانە بە چەبڵە راونین ئەمانە چین محافظە قایم قامە مدیر شورتەی ئەمانە ئەمی دزن بەس پارە بەس دزی خەریک دزی خۆیانن بیری لە من تۆ نەکرێتەوە ئێمە هەژاری لەم شارەیە من باوکشم لێرە دایک بووە من خەڵکی کوڕی ئەم شارەم بەس ئەوە زوڵم لێکرێت کە ئەبرایە نازای خەڵک کوێ ئێمە هاتۆ زوڵم لێکە ئەوەی تر خەڵک کوێیە ئەوەی تر خەڵک کوێیە هاتۆ زوڵم لێوان لێکات وەڵڵی واوکم نازام خەڵکی کەرکووک کەی ئێوە ئەوە نەبێغیرەت بوونا والله جارە هەمومان وەڵی زەمان سەدام ئەینە لەمە خراپتر بۆ شایەت هەیە لێرە کە من لە نەوەتوسێوە لێرە دوکانم هەیە باشە اینجاش ناترساین قەپات ماگەکە ئەوان ئەیانوت زاڵمن بەس ئەمان لەوان زاڵمترن ئەمان لەوان زاڵمترن ئەوان وایان ناکرێک جا ڕسمانیان نابڕی بەس ئەمان لەوان زاڵم ئەو حیسنای کرد بۆی بڕ بۆ حیسنا بەس ئەم حیسنای نەکردووە لێ بڕۆ دەرچۆ بۆ چۆ بڕۆ ئەخە بۆ چۆ بڕۆ بەلەشە کۆمەکە سنە سەدەم داوە بەلاش 1000 متر 200 متر بەلاش هەدیە داوە زد شعب ئەم حکومەتە چۆر دەفتەر کێ سێری چۆر دەفتەر محافظ حسا هەیە مقام حسا هەیە هەموو حسایە مەسئولەکەی هەموو کامل مەسئول حسایەتی دکتۆرە هەیەتی فەقیرە چۆن دێنی چۆر دەفتەر 6 دەفتەر بابا منە هەر چەش حساسوان مەسئولن حوصل çağırın mesela kamil hasar var orada. Doktor alıp bizim takım fakir hemen alsın. 4 defter 6 defter. Bunu kim yaptı? Nasıl yol bakıyor yaptı bu çıktığını? Geçtin o geçsin onun zanına. Ne gelse bizim zanımıza? Nasıl yol bakıyor yaptı? Geçsin onun zanına. Ya gelsin zanımıza? Ya vakidi bir hüsnütte geldik. Daha gelmez 6 ay 1 yıl. Bu nedir? Hükümetin milletin zıddıdır hükümet. Olmaz böyle olmaz. 6 defter herden getirin. Ondan gez orada hapsi khayr kızdı. Orada hapsi khayr kızdı. Ama şara şaya. Ama talem mantıkaya Türkmen, Arap, Kürt. Hemen bak biray şek. Hiç keşek maniye. Ama ne keşeman bu dürüstakan. Ama biray ve biray Türkmana. Tekallin. Hem kasabat ve biray bu khumana jin. Kasabat khumana kain. جرازة شيء كردوا صوتوا بنزاو ركلا خلق سنو بروسي جرازة كان هم تقيوة شيء تاني صفقة دوتا خوارو بروسيريكا باوركا وتبرادم لقلا يا جرازة شيء قريب بس نفر فروش راو بس كاس فروش راو يا جرازة بس باشا يا دكان بس نفر فروش راو أبو حميد دسو لبنا وكلا يعني هذا دائما حل ولا حل دعوة كم لحمو الشعري كركوك اگر رحیماوە بێگە خان خورما بێگەر ئێمە بینگەرا سلێمانی بێ هەمومان دەست بکەینە یەک و مزاهرەیە بکەن ئەمانە ڕاونین بۆ چیمانە ئەمانە چی سپادارەیەوە بە چی باشەیەکیان کردو بۆ ئێمە داواکەم لە خەڵکی کەرکووک بەس ئەم زوڵمەتە قبوڵ نەکەن وەڵام ئەمە زوڵمە داواکەم لە شاری کەرکووک لە هەمووی ئێمە زای چییە ئێمە بێلایەنی فەقیری هەموو بەسکەی فەقیری هەموو کاسبکەری ماڵی خۆمانی بەس داواکەم هەمومان بە یەک دەنگ ئەمە نابێ بەس من بە تەنیا بێم و ئەو نەیاتۆنە هەمومان ڕەحیماوە من خان خورما وازمان لێ نێنم ئەبێ هەمومان ئەمانە بە چەپڵە ڕاونێ دەریان کەین لەبەر ئەمانە دزن بۆ ئێمە نابن کەسێکی خەڵکی شاری کەرکووک دەستپاک بێتە قایمقان بێتە مەحافظ ئێمە خۆمان ئەم شاری خۆمانە ئەمانە چین هاتون ئاواز زاڵ زوڵممان لێ بکەن غەدرمان لێ بکەن دەستان خۆش بێ نەوەڵە ئەو سنعە نییە خراپەیە ئەو سەقفەکانی هەمووی ئەوها دابەزیوە یعنی کێ بینیمانە ئەوە کوڕ خاڵم هینیە بە موبایل ڕەسمی گرتووە ئەلێ بە چمانە پێشوە کریمانە عازمان کردی وەریوێ هین تەوایە نەکردووە سەبیان کردووە بە خەفی سەبیان کردووە ئەوەش بەجێیان هێشتووە ئەمانە هەمووی بەمانەیەوتووە بڕۆ دەریکەم با بێنەوێ ئەوێ چییە چۆ لایەکە ئەوە جاری بڕانەوێ بزان بۆنی زەلامە کوژێ بۆ پیسی ئەجان تەجاوزە بەس قەینا ئەو زبڵانە چییە زبڵیان پرێدەوە ئەم عالمە هەمووی نەخۆشەکەوێ وەڵا کەسی دێ کەم 4 وەستا چوەتەوێ هەلەوە زیاتر نییە بەسە بێ خۆتان ئیجاعەت بچێتەوێ سەر ڕەسمی بگرە هینەکان گەراجەکان بزانە شۆن هینە پیتەرە وەسناعەکەی تر بزان تەواو بووە بەس ئەوە ناون با ئیزاعەب ئەمەی پەنجاعەمی هین بڕۆن بزان تەواو بووە تەواو نەبووە وەستا بەس دەرەوەیان مکیات کردووە و تەواو ژوورە ئەومی خۆڵە بەس دەرەوەی مکیات کردووە وەستا ئەیچی خالید خالیشوانی وەزیر دەرگا عێراق نییە بۆ نایەت سەرخەت بابێت کوا کاک ڕێبوار ڕێبوار تا کوا
عزو پەرلەمانیە بۆ نایەت سەرخەت کاک بۆ نایەت چارێم خەڵکە بکەن هەموو ڕێژە بووینێتە قەرەت ئەمە جێ مایکە ئیش نییە کاتبینێ وەستا با تەواوی گان بە قانون بەسەر چاو هەمووی بەیەکەوە بڕات دەڕابەیە داگرێ ڕەسی فێڵەتە کێنێ لەولاوە قلێتر داگرێ ئەڕوات قلێتر داگرێ ئەڕوات ئەمە چۆن چۆنێ وەستا قەشمەریاتە ئەمە چی ئەمە ئەمە کەی ژیانم خەڵکەتیایەتی سەیسەی کە هەمووی ڕاوڕاوچێتی وەستا ئەمە چۆن دەڕابە داگرا دەڕابە بەرزەوەکە دەڕابەدا ئەبێ دوو شاگرد بگری بەس خصوصی بۆ دەڕابە ئەمە چۆنە بێ وەستا کێ هەمووی لە داوای لێکراوە هەمووی غەدری لێکراوە هەمووی تعدای لێکراوە ئەوە تا هەمووی وەستاوە هەمووی سەنعەتکار بابێ لە سنعەت قانونی 100 مەترم بداتێ بڵێ بەوە نایدەم وەک پیاو بیکەم حەماماوە دەستی تیا وەستاعەیە وەڵڵه تیای نییە وراوی تیانێ کاکە تۆ چیە لێ بڕۆ بەرخ لەوێ ناژێ نەک بەشەر چاوەکەم کا خاڵید بابێت سەر خەت وەزیر دادگای عێراق نییە یەکێکی خۆمم دوکانم کڕی دوکانەکەم فڕۆشا بۆ یەکێ تر پارەکەمیان خوارد داوای دوکانەکەم نامدەنەوە هەمووی 200 دوکانی تیان نییە 4000 نەفەرە 4000 عایلەیە لە عێراقە هەیانکەیتە چۆوە ئەگە ئێوە ڕاست دەکەن ئیزاعەت نینێەوە بڕۆ تەسویرە حێسناعەکە بکە شەر بێ ئەگە هەمووی قوڕ نەبوو کۆڵانە سەب کرابێ حەقت بێ بەس پێشەکەی سەب کراوە بەس بینایی پێشەوەی هەیکەلیەن تێگەی لە برات هەرچی گەراجێ ڕووماوە بڕۆ سیرکە بە چاو خۆتان بڕۆ ببینن باشە ئێمە دەرەکە دوای ئەمە حکوومەت تەوزیعی نەکردو ئەمە ئیستیسمارە پارەیەکە بە خۆیان لێدەن ئەمانە پارەیەکە بە خۆیان لێدەن کوچیان کرد بە معالەمە دەیەڵە نایە لێ قسەکەین لەگەڵیانە کاکە بە نسبەت خۆیەوە ئەلێرە قسەی لەگەڵەکەم بڕۆ ئەولاوە کاکە ئەلێ بێمان کاکە جۆزمان بۆ مەژمێرە چی لەگەڵا لێتر لەگەڵ چی قسەکەن چێ دێتە جواب لەسەرمان کاکە کوا پەرلەمانکارەکان کوا دەنگیان بۆ دەین بەس خۆیان شاردێت چەپڵیان بۆ لێدن تەواو کوان لە چۆن بابێن حاڵی خەڵکەکە بدینن با حاڵی فەقیرەکان بدینن هەر دوکانی 3-4 عایلەی لەسەرە کاکە تەڵەبەی هەیە سەیەکی خۆم 3-4 تەڵەبەم هەیە وەرە کاکە بابێن سەیرێکی خەڵکەکە بکەن ڕوێ لە خەڵکەکە بکەن بەس دەرچین چەپڵیان بۆ لێدین تەواو بیان کەینە سەری نەکە پارەی خۆیان وەرگرن تەواو لەسەر کورسی خۆیان دانەشن تەواو بابێن چارەسەرێم خەڵکەکە کاکە مەحافظ کوا خۆی مەحافظ بۆ دیار نییە مەحافظ لە ساڵان و لە ڕۆژان لە هەزاران ڕۆژە نایان بینین بابێت قایمخان دیارە ئەوە تا قایمخان بەپای خۆی ڕوە کاکە بەپای خۆی ڕۆ مسەیترە کاکە کەس ناوێرە قسە بکە لەگەڵێ کاکە بەس کاکە بابێت سەیری ئەم وەزعەیەم خەڵکەکە کاکە هەر جارێ دێ کەبرەکانمان بۆ ڕمێنێت و ئەڕوات و هەندە جارێ 2 ملیۆن 3 ملیۆن لە کەبرێکە دەینەوە یعنی معقول نییە دووبارە بێتەوە ئەمە یەکی جار نییە 2 جار نییە 3 جار نییە 4 جار نییە کاکە یعنی دێ معقولە ڕزقەم هەموو عالەمەی بڕیە کاکە ناڕۆین بەو سناعەیە ناڕۆین برا ناڕۆین چی ئەڕوە کاکە چی ئەڕوە کاس ناڕوە برا ئەوە تووڕەیی و والله زين شيء ما موضوعك اما رسمينيه صناعيه صناعيه رسمينيه رسمي بهيك تايه ما رسمينيه هات وسيلكا سيلكا تصويركا جيش انا بجا فقير بجا عالم وجار بجيش وديت عشان خلق بجيش وديت فرموا ده يلا ام عالم فقير وجاره تبكى بابا تفرموا دي اما الحق وانا دين أو الله بخوابه
دیارە هێزەکانی پۆلیسی بەگشتداچوونەوەی ئاژاوە جێڕیش لێرە ئامادەن لەگەڵ بنکەی پۆلیسی ئازادی تاوەکو بڵاوە بە ئەو خۆپشاندەرانە بکەن کە لە بازاڕی پیشەوەرانی کەرکووک لێرە ژمارێک لە کاسبکاران ئاگریان کردەوە ڕێگاکەیان بۆ ماوەیەک داخست ئێستا لەلایەن تیمەکانی پۆلیسەوە ڕێگاکە کراوەتەوە و بەرگری شارستانی ئاگرەکەی کوژاندەوە بەڵام هێشتا تیمەکانی تایبەت بە پۆلیسی بەگشتداچوونەوەی ئاژاوە جێڕی لێرە وەستاون بۆ ڕوبڕووبوونەوەی هەر ئەگەرێکی نەخوازراو ینی بابەتەکە ڕوونە 3-4 ساڵە ئەم بابەتە هەر وەکو قەوان دووبارە بێتەوە چارەسەرێکی بنەڕەتی بۆ نەدۆزراوەتەوە زیاتر لە 500 بۆ 600 دوکاندار لێرە هەن کە هەردووکانی 3 بۆ 4 کەسی لەسەر بێدەگاتە 5,000 کەس کە ئەمانە هەمویان چاویان لەوەیە بگوازرێنەوە شوێنێک کە گونجاو بێ بۆ ئەوان یان ئەمانش بیانی خۆیان هەرچەندە بیانووی قایمقامەتی قەزای ناوەندی کەرکووک ئەوەیە کە دەبێت ناوشار پاک بکرێتەوە بگوازرێنەوە بۆ دەرەوەی شار وە سیمای شار جوانتر بکرێت بەڵام ئەمان ئینشەڵێن ئەو ناوچەی پیشەسازیە نوێی کە دروست کراوە کەم و کوڕێکی زۆری تایە شیاوی ئەوە نییە کە ئەمان بتوان لەوێ بەردەوام بن و کاروباری ژیانی ئاسایی خۆیان لەوێ درێژە پێ بدەن و بەردەوام بن بۆیە ئەم بابەتە لێرە هەردووبارە بێتەوە ڕۆژانە یاخود هەر فترەی جارێک هەر ماوەی جارێک تیمەکانی تایبەت بە قایمقامەتی قەزای ناوەندی کەرکووک دێنە ئەم سنوورە وە کەپر و بەردووکانی بەشێک لە دوکاندارەکانن ئەڕوخێنن تاوەکو ناچار بن شوێنەکە چۆ بکەن بچن بەرەو ناوچەی پیشەسازی نوێ ئەمڕۆ جیاواز دەجارەکانی تر پۆلیسی بەگشتداچوونەوەی ئاژەوە جێڕی هاتوونەتە نوێ بازاڕەکە تاوەکو بەر بەو خۆپشاندانە بگرن کە ئێستا لێرە دروست بووە و دوکاندارانی ئێرە ئەڵەن تا دۆزینەوەی چارەسەرێکی گونجاو بۆ ئەم کەیسا ئێمە هەر لێرە بەردەوامە بین و دوکانەکانی خۆمان واز لێ ناهێنین بەداخۆ تاوەکو ئێستا ینی بابەتەکەەوە خۆی ماوەتەوە بازاڕی پیشەوەرانی کەرکووکە کە زیاتر پێی دەوترێ بازاری حەسیرەکە نزیک گەراجی سلێمانی ژمارەیەکی بەرفراوان لە دوکانداران و کاسبکاران هاتنەوەتە سەر شەقام ڕێگاکەیان داخست بوو بۆ ماوەی نیو کاتژمێر تیمەکانی تایبەت با بەرگری شارستانی ئاگرەکەیان کوژاندەوە ڕێگاکەیان کردەوە لە لایەکی ترەوە بەشێک لە پۆلیسی بەگشتداچوونەوەی ئاژاوەجێڕی لە ڕاستی شەقامەکە وەستاون مەزەندەوەکەن کە خۆپشاندانەکە درێژە بچێشێەوە ئاگری زیاتر بکرێتەوە چونکە تووڕەیی و نیگەرانی ئەو دوکاندارانە بەردەوامی هەیە ژمارەیەکی بەرفراوان لەو دوکاندارانە لە دەیان ساڵە لەم سنوورە کارەکەن نەتوانراوە چارەسەرێکی بنەڕەتی بۆ دۆسیەکە بدۆزرێتەوە تاوەکو بگوازرێنەوە دەرەوەی شار و ئەو ناوچە پیشەسازیە نوێی کە دروست کراوە لە ماوەی چەند ساڵی ڕابردوو لەلایەن وەبەرهێنانەوە لەلایەن ئەمانەوە کە پیشەوەرن دانی پێدا نانرێ و پێیان وایە شیاوی کارکردنی نی لەوێ ینی دەست نادا بۆ کارکردن چونکە ئامرازەکانی تایبەت بە پاک و خاوێنی لێ نییە وەجگە لەوەش نرخێکی بەرزی بۆ دیاری کراوە و کاریگەری خراپی بۆ سەرمان دروست کرد. ملكة أنا حاسة أكبر فيها
Karena